ئەمڕۆ ئێمە بە نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی لەگەڵ کۆمەڵی ئەفسەری بەڕێز و ئەو کارمەندە بەڕێزانە سەردانی نەخۆشخانەی هیوامان کرد بە مەبەستی هاوکاریکردنیان بڕێک پارەمان بۆ هێناون و ئێمە لە لای خۆمانەوە هەوڵە دەین بەردەوام بین لەم هاوکاریکردنا ئەوەی بە ئێمە بکرێ وەکو ئەرکێکی سەرشانمان جێبەجێکەین و هاوکاریان بین. هاوکاریەکان هەموو بەڕێوەبەرایەتی پۆلیس بە هەموو خوشک و براکانەوە بە هەموو ئەفسەرەکانەوە لە لای خۆیان و لە موچەی خۆیان بە ڕەغبەتی خۆیان یەکی بڕێک پارە پێشکەش کرد و ئێمە هەمومان کۆ کردەوە بە نوێنەرایەتی ئەوان هێنامان پێشکەش بە خەسخانەی هیوامان کردو بۆ نەخۆشخانەی هیوا بۆ توشبوانی شێرپەنجە و ئەو کەسانش کەلان و نەخۆشخانەکەدا کار دەکەین کاری بەخشین کارێکی زۆر زۆر گرنگە. ئەمڕۆ هەڵوێستەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی کە کارمەندەکانی و ئەفسەرەکانی بەشێک لە موچەکانی خۆیان تەرخان کرد بۆ توشبوانی شێرپەنجە و بە نوێنەرایەتی بەڕێزیان هێنایان بۆ سندوقی کۆمەک بۆ توێژبانی شێرپەنجە. بەڕاستی ئەمە کارێکی زۆر پیرۆزە. ئێمە بە ناوی هەموو نەخۆشەکانەوە زۆر زۆر سپاسی هەڵوێستیان دەکەین. هیواداری نمونەیان زۆر بێت کە سەرەرای ئەرکەکانی خۆیان بۆ پاراستنی شار بە هەمان شێوە بیریان لەوەش کردوتەوە بەشێک لە موچەکانیان پێشکەشکەن بە توشبوانی شێرپەنجە. زۆر سپاسیان دەکەین و هیوادارین دام و دەستگاکانی تر هەموو تاکێک لە خۆی ببورێت و بەشێکی بچووکیش بێ لە داهاتەکەی پێشکەشی توشبوانی شێرپەنجە بکات کارێکی پیرۆز و گەورە دەبێت.